خۆشەویستانی کورسات شەوتان باش بێ گەڕاینە وڵاتان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان بۆ ئەوەی ئەم شەویش لەگەڵێوەدا کۆمەڵێک پەیوەندی وەربگرین واروەها خەڵات ببەخشینەوە فانۆسەکان چاوەڕوانیەوەن ئێوە بتوانن لە ڕێگەی دوو ژمارەی سەر شاشەوە پەیوەندیەکان بکەن و بێگومان بتوانن هەرێکە لەو فانۆسانی کە تایەتی لە بری نەوت ئەوە بوا چوو بۆ پشتە لە بری نەوت خەڵاتە جۆرا جۆرەکانی هینجا با پێتان بڵم ئەم فانۆسانی کە دامان ناوە بە درێژایی ئەم مانگەی کە هاتووە ئەم چەند ڕۆژەی کە هاتووە خەڵاتی جۆرا و جۆری تایە کاشی تایە تا 500,000 400,000 بڕە جۆرا و جۆرەکان نەختینە واتە کاش پرسیاری دووهێندە و هیچ 5 پرسیار کاتوانی تا 500,000 بەردەوام بی بەچەند پرسیارێکی سادە و ئاسان لە هەمان کادا کلیپی کوردیە ئیتر بابەتی کوردەواریە نوستالجیای کورساتەوە تا ئەگەر تۆ بینەری کورسات بی چەند بەرنامەیەکی ئاسان ئەیان بینیت و خەڵاتی خۆت وەرەگری لەگەڵ ئەوەشدا پەندی پێشینان و لۆگۆی سپۆنسەرەکانمان ئەگەر هات و توانیتان لۆگۆی سپۆنسەرەکان لە نێو فانۆسەکاندا بدۆزنەوە ئەوە ئەبنە براوەی خەڵاتێکی تایبەتی ئەو سپۆنسەرانەمان سپۆنسەرەکانمان چێن سپۆنسەرەکانمان یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای IQ بۆ ئینتەرنێتی خێرایە خێراترین ئینتەرنێت ئەگەر بتوانین بە 4K ینی بەرزترین کوالیتی سەیری فیلم کەیت و خاو نەبێتەوە ئەوە تۆ IQ بەکاربێنە سپاس بۆ IQ کە وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت سپۆنسەری ئەم بەرنامەیە سپۆنسەری گۆڵدی بەرنامەکەمانە بەڕاستی کە بێگومان هەم ڕەپارەکان هەم بڕێکی زۆر لە هاوکارەکان ئەوان دابینێک یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرەیە کە سپاس بۆ وانیژەوانیژێکی ترن لە سپۆنسەرە گۆڵدەکانمان کە هەم ڕەپارەوە هەم توانیویانە بۆ ئەم مانگە یان بۆ جەژن تۆ توانی بازاڕی جەژنت بەری تاوێ ئەگەر لۆگۆی ئەم دۆزیتەوە بە بەهای 180,000 بازاڕی ئەوان دەکەی بێگومان ئەوەی لۆگۆی IQش بدۆزێتەوە بە هەمان شێوە یەک مانگ ئینتەرنێت بێ بەرامبەر ئەتوانێت بەکاربێنێ یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرایە بێگومان لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا لە شەستێکی سلێمانی بازنەی مەلیک مەحموود لە خوارپەردی کۆبانی دەرمانخانێکی زۆر تایبەت و گەورە و ناوازە و چەندین پزیشکی دەرمانساز لەوێ وەستاون چاوەڕێیتەوەکەن بچی تەلایەن ڕێنمایی تەکەن چۆن بەکاری بێنی هەر بۆ دەرمانەکان نا بوو بوارە جوانکارەکانیش تۆ بچۆرەیە بڵە پێستم وشکە کرێمێکم بنێ بۆ پێستم بزانە چەند کرێمە بۆ پێشنیارەکان یەک لە یەک مارکە و خاوەنی بڕوانامەی شەهادی نێودەوڵەتیشن بەڕاستی کە هیوادارم چەند سەریان لێبن دەرمان و بابەتەکانتان بەرنە ئەوێ یەک جار چوون بۆیە دوو دڵ نابیت هەم لە نرخ هەم لە کوالیتی یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان خۆشەویستان هۆتێل و سپای تایتانیکە زانین هۆتێلێکی دیار لە شاری سلێمانی کە هەم خواردنەکانیان بۆ فێ واتە کراوەیە خواردن بە نوە ئەشکاڵ جۆردانراوە تۆ توانی سینیەک بەریت و پڕ بە دڵی خۆت چەنت پێخورێ بیخۆ بێگومان هەر کەسێک بتوانێت لۆگەوام دۆزێتەوە ئەوانیش دوو کەس توانێت بچێت بۆ ئەوێواتە خۆی و دەستیەکێک بگرێ و بچن بۆ ئەوێ چێژ لە خواردنە تایبەتەکانیان وەربگرن دیارە بێگومان یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بە سوپاسەوە بۆیان کۆمپانیای بلاگوودە بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ ئیتر مێزی تەلەڤیزۆنە و کانتۆرە و نووسنی مناڵە نووسنی گەورەیە هەر بارێکی تەختت ئەوێ ئەتوانی سوودیان لێ ببینیت و دیزاینەری زۆر بەناوبانگیان هەیە تۆ لە مێشتا بڵێ ئەمە شتێکی وە ئەوە دروستکەم تۆ بەس بیڵێ خەیاڵەکە و بڵێ بزانە چۆن خەیاڵەکە بووەکەن بەڕاستی لەبەر ئەگەر کاری تەختەتەوێ و نرخی هەرزان کوالیتی باش بلاگوت هەڵبژێر ئەمانە و سپۆنسەرانەوەی کە لۆگۆی ئەوانیش بدۆزێتەوە بێگومان بە بەهای 400,000 توانێت کاری تەختە لای ئەوان بکات ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە و دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکان و تۆزێکی تریش پێتان ئەڵێین لە فەیسبوک تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان بۆی سبەیشەوە ببنە براوی خەڵاتێکی تایبەت خات و شێوە وەرەگرم لە چەمچەماڵەوە یەکەم پەیوەندیمان خات و شێوەیە خات و شێوە سڵاو لێبێ تۆ چۆنی بە قوربان تۆ باشی شەوی ئێوەش باش زۆر زۆر سپاس ئەگەر ئێمە باش بین بەهۆی باشی ئێوەوەی زۆر سپاس لەگەڵ کێ تەماشامانەکەن خات و شێوە لەگەڵ عایلەکان دەیسڵاو ڕێز و خۆشەویستمان بۆ هەموو خێزانەکەت هەیە یاڵە
با یەکەم پەیوەندیت یەکەم فانۆس بکەینەوە بەشک و یەکەم خەڵاتیش بۆ جەنابەت پیرۆسکی وڵای کارگاریبا ژمارە 21 بۆ خات و شێوە لە تەمشەماڵ ئەکەینەوە و هیوادارم فانۆسەکە خۆی ڕەنگی ڕەشە بەڵام ناخی سپی بێ هیوادارم خەڵاتێکی باشی تیا بێت و بۆ خات و شێوە کێ تەماشامانە کە نەگەوت لە خانەوە دەکەت وانە؟ چیتان خست بۆ مێشکی خۆتانەوە؟ هەدەی پێشبینی هەستی شەشەمە چۆنە؟ حاسی شەشەمە چۆن؟ حاسی شەشەم وەڵی نازانم حەزم بە سەسراکەیەکی نازانم بیکەمەوە؟ خات و شێوە هیوا لە چەمچەماڵەوە پیرۆزە تۆ بوویتە براوەی مۆبایلێکی زیرەک پیرۆستان بێ خات و شێوە سەرکەوتوو بن بەیوام بەباشی بەکاری بێنن و مۆبایلێکی زیرەک بێگومان تایبەتمەندی مۆبایلەکەشمان کەم نییە چاوە برادێکم پێی وتممەتی یارێکا کە تۆ باسی مۆبایلەکە ناکەی هەڵی مۆبایلێکی زیرەک وای وتی هەڵەن مۆبایلێکی زیرەک باشە مۆبایلی زیرەکە چییە؟ وای بە منت وتم باشە وعد بێگەر چوومە بەرنامەکەم جارە باسی مۆبایلەکەتان بۆکەم مۆبایلەکە ڕامی لە 4 گێگا کەمتر نییە هاردەکەی لە 128 گێگا کەمتر نییە شاشەکەی ئەوەندە خێرایە باوەڕ کە من بۆ خۆم سەرسام بووم کە دانێکی لە بەرچاوم بەکارهێنا و بینیمان کردمانەوە و پێم وابێ سیستەمەکەی ئەندرویدە واتە بە ڕازگۆ بین لەگەڵ بینەرەکانمانە بەڵام نرخەکەشی خراپ نرخی مۆبایلەکەش خراپ نییە پیرۆزە بێ خات و شێوە لە چەمچەماڵ و یەکەم پەیوەندی خات و ئاوەرە وەرەگرین لە سلێمانیەوە خات و ئاوارە شەو باش ئاری تۆ چۆنی بە قوربان ئەحواڵتان باشی یاخوا باش بن لەگەڵ ڕەمەزانە لەگەڵ جەژنە لەگەڵ ناوماڵ چاکردن و ئامادەکردنە وەڵای الحەمدولیلا هەر بەڕێوەچی بڵیسی ئەمڕۆ ئێمە لە بەرنامەی ڕۆژێکی نوێ لەگەڵ لانەیە تۆزەف مناقەشیان بابەتەمان بوو وتم باشە جەژن بۆچی خارمان هەچی ناوماڵ هەیە دەریەکەن پاچێکەنەوەوانە هەر بۆ بە کللتوریان هەر لە جۆرێک لە تەبعی خانمانە حەزەکەن ناوماڵ بەردەوام پاک بێت و بۆ جەژن ئامادەیکەن بۆ پێشوازیکردن لە میوان زیاتر تەبعی خانمانەوە بەخوا تازە و تەبعەش ناگۆڕێ وایە بڕوا ناکەم هەر لە جەژ دابن هەر لە خۆشییا بن گرنگەوەی مرۆڤ ئەزایکی زۆر خۆشە هەست بکەی سەرقاڵی شتێکی بۆ شتێکی خۆشی یاخوا هەمیشە ئەو سەرقاڵبوونی ئێمە بۆ بابەت و بۆ نەخۆشیەکان بێ ئاوەرەخان یاڵڵا فانوسێکمان بۆ بکەرەوە با بزانین بەختی جەنابیش دەڵێ چی ژمارە 11 بۆ خات و ئاوارە ئەکەینەوە لە سلێمانی خات و ئاوارە فانۆستان هەیە لە ئاوارەی یان نەتان بینی و خات و ئاوارە وەڵا زۆرمان بینی خات و ئاوارە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ لە سلێمانیەوە کە پەیوەندیت پێوەکردین تۆ بیتە براوی یەک خەڵاتی تایبەتی هۆتێل و سپای تایتانی خۆت و کەسێکی تر باشە خۆت و کەسێکی تر هەوڵبەن لەم دوو ڕۆژەیە بچن باشە لەم دوو ڕۆژەیە بچن بۆ تایتانیک سپاس بۆ پەیوەندیەکەت چونکە با یەک ڕوونکردنەوە بم زۆر سپاس خات و ئاوارە ئەوانەی کە خەڵاتی تایتانیکیان بۆ دەرچووە هەتا ڕۆژی عارفە خەڵاتەکانیان ئەکتیڤە چونکە تکتەکە کاکەی تۆ ئەکسپایری تایە پێتانەڵێ ئەگەداری ئەو پۆینتە بن هاوڕێیان هەوڵ بن لە مانگی ڕەمەزانە بچن سوود لە خەڵاتەکە ئەوێ وەربگرن خاتولینا لە سلێمانیەوە لینا خان شەو باش چۆنی بە قوربان تۆ باشی یاخوا باش بی لە عەدنان و لیناوە ناوی تویان ناوەیان چی هادی لە دایک و باوکە پرسیوە مامەم ناوی ناوم مامە ئاخر بڵێ لەو کارتۆنەوە ناو نەناوم پرسیارە لێ نەکردووە وەڵاهی لەوە نەبووە باوە ماکەم لەوە بوو بێت لەوە نەبوو لە ئەوروپا بوو لەوانەیە لەوەیە نابێتی ئابێتە باش قەیماک دیوادارم ئەگەر بەوەشەوە بێ وەرە دوورگەی عەدنان و لیناو بینیوە وانە ئەنجا ئەو دوورگە هەبوو ها دوورگەی هیوا با دوورگەی هیواکەی تۆ ئەم فانۆسە بێکایکەیتەوە بەشکی هیوا بێت بابەتێکی خەڵاتێکی باش باڵێ لینا خان
بەڵێ یاڵا فانوسێکمان بۆ بکەرەوە دیکە بە دوورگەی هیوا دا ژمارە سێ بێت ژمارە سێ بۆ خاتو لینە ئەکەینەوە خاتو لیناوخە عەبسیش خۆش بوو زۆر تایبەت ئەرەوەڵا خۆش لینا خان بەڵێ بۆ جەشن خۆتان ئامادە کردووە وەڵاهی ئامادەکاریمان کردووە ئامادەکاریتان کردووە ناوماڵتان هەمووی دەرێناوە ها پەردەتان شتووە و ئەرەوەڵا دیزانی قەنەفەتان گۆڕیوە و ئەیتر چوزانم چیتر حازرەکەن وەڵایی ئیتر هەر ئەوەی کە بۆ جەژن نەکرێت دا باش بشتن بۆ کۆمپانیای سەفرە بە بەهای 180,000 بازاڕی جەژن لێ بکەن چووی بۆ مارکێتی سەفرە وایە خۆش بێت چووی بۆ مارکێتی سەفرە ئەوە بوو کە بەدڵم بوو دەست خۆش بێت ئەڵام چووی بۆ مارکێتی سەفرە تا ئێستا نەچووی لەمە لا بڕۆ بزانە بازاڕێکەوەی تر لە شوێنی ترەکەی دەستە خۆش بێ و پیرۆزە خاتوو لینا لە دوورگەی هیواوە تەواو لە خوارەوە لە فەیسبوک ئەم لایڤە ئابینیت تەنها بوون سەفانۆسی ڕەمەزان بۆی سبەی شەو خەڵاتێکی تایبەتی بڕگەی سوشال میدیا بۆ جەنابەت بێ جابا ژمارە تەلەفۆنەکانەیە و با خاتوساناش وەربگرین خاتوسانە سڵاو لێ بێ خاتوسانە لە کۆ سلێمانی لە سلێمانیەوە چۆنی خاتوسانە باسی کاگاری ئێمە باشین ئەحواڵی ئێوە چۆنە خاتوسانە یاخوا باشبی تۆ بازاڕی جژن و ئامادەکاری جژنە تەواو کردووە یان هەمووی خسۆتە عارفەوە وڵا تەواوم کردووە کاگاری هەر بژیت ئەوەم پێ خۆشە بەڕاستی من ئەمڕۆ چوون بۆ بازار ها لە کوردواری خۆماناڵێ بەرد هەڵی ناکەوێتە سەر ئەرز بەڕاستی ناکەوت جمەیە هەڵ یعنی پێم خۆشە خەڵک هەموو شتەکان و لۆدەکان نەخاتە عارفەوە پەلە پەل و ڕاکە ئەمە بکە و ڕاکەوە بکە زوو شتەکان باڵگی زۆر دروستە بێ و هەڵبژاردنەکانی پێ زۆر ڕاست دەرنات هەر بژیت ئەگەر شتێکە بێ ڕەنگە هەندێک شتێ نەمێنێتە عارفە وایە یاڵە خاتوسانە فانۆسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقی کەرەوە و بە سانایی خەڵاتێک بەرەوە وەڵا فانۆسی ژمارەدا بەڵێ فانۆسی ژمارەدە بۆ خاتوسانە ئەەکەینەوە لە سلێمانی هیوادارم وەکو هەردوو هاوڕێی پێشوو خەڵاتی چیا بێت خات و سانە جەنابەت بڕگەی وێنەناسیت بۆ هاتوتەوە باشە؟ بڕگەی وێنەناسی شەوانی تر بەرنامەکە و بینیوە وایە؟ جوان سەیری شاشاکەیت سەیری وێنەکاکەیت ئەبێ بۆمان بناسیتەوە باشە؟ یاڵا ئەگەر کاکە هاوڕێی دەرهێنەر ئامادەیە پێمان خۆشە وێنەکە ببینین بزانین ئەوە وێنەکە هاتە سەر شاشەها تۆزێکی ماوە بگاتە لای تۆ ئەزانم نەگەیشتۆ ئەزانم وایە؟ بەس ئەوەنە ئاسانە ئەوەنە ئاسانە خاتوسانە سی چرکەمان هەیە و پێمان بڵێ ئەم هونەرمەندی کە ئێستا لەسەر شاشەیە ناویچی یەک ناو وەرەگرم باشە؟ ئەوە هاوڕێکم لە جۆمان پێوتم چێەوە بەڵێ ئەوە خۆیەتی یاڵە هونەرمەندی گەورە و خۆشەویست مامۆستا نەجمەدینی غوڵامی مامۆستا نەجمەی غوڵامی باش با بزانین وایە؟ بزانین وایە؟ ئای دەست خۆش خاتوسانە گۆرانێکی نازانی شتێکمان پێشەشکەی؟ وەڵاهی بەنگم خۆش نێگینە زۆری گۆرانیەکانی من گوێگریم و ئەزانم هەموو گۆرانەکانی خۆشە قەیچێکە یاخوا پیرۆزە بێت تۆ بیتە براوەی 75,000 خاتوسانە سپاس بۆ پەیوەندێکەت سلااو ڕێز خۆشەویستیشمان بۆ مامۆستا نەجمەی غوڵامی هەیە کە ماوەیش بۆ ڕۆژاوا دوو سرودی کرد بە کلیپ کاک عامرمان لەگەڵا کاک عامر چۆنی حیاتم کاگاری سلااو دیدت چۆنی قوربانت بم لە چۆی وەڵا لە بناری بەبوو بناری بەمۆ بەڵێ بناری بەمۆ سلااو ڕێز و خۆشەویستیمان کاکە عامرکە زۆر سپاس مامۆستایەت کاک عامر لەگەڵ بەرنامەکەیان چۆنن بە درێژای مانگی ڕەمەزان بینەرمان بوون چەند جار هەوڵەدا پەیوەندیمان پێوە بکەی وەڵای هەوڵمان زۆر داوای تر ئەوە شکر بۆ خۆ یەکەم جارە وەریگرین ئەیدێ لەخوا بەزە بە کاکە عامرگیان بەشک و ئینشەڵڵا یەکسەریش خەڵات بەریتەوە سێ کەس پەیوەندیمان سێ کەسمان وەرگرت هاوڕێیان سێ کەس چوار کەس وابزانم هەمویان خەڵاتیان وەرگرتەوە بەشک و ئینشەڵڵا تۆش ئەم شەو خەڵات بەریتەوە تر دەستمان بڕەکەین جەژنانەیە
باشە انشاء یاڵە کاک عامر فانۆسێکمان بۆ بکەرەوە الله ژمارە بیست ان شاء الله ژمارە 20 بۆ کاک عامر لە بناری بەمۆ بناری بەمۆ بەچی بەڵێ. بە ناوبانگە کاک عامر بەڕوو بە بەڕوو بەڵێ لە زستانانە ئەی خۆن ئێستا یان هەروەکو جوانی تەماشایەکە وڵی زستانە زیاتر گرنگی پێدرێ وەختێت وڵا بەڕوو گرینگە کاک عامر بەڕاستی بەڵێ حەقا بخورێت چونکە زۆر سوودی هەیە بە تایبەتی و کەسانی کە شەکریان هەیە بەڕوویەکە لەو بەڵێ. خواردنانی کە زۆر گرنگە کاک عامر دانانیشم باشە فانۆسەکە و بۆ ئەەکەمەوە باشە کاش ئەو پارەی تایەتی هیچە نابتە ئەشتوانی بڵێ ئەی فرۆشمەوە کامیانەڵی ئەیکەیتەوە یان ئەیفرۆشیتەوە دانیشم معاملەکەین وڵی برایکم نامە ئەڵێ بیکەرەوەی تر بە شانسی ئەو انشاء الله بیکەینەوە تەواو دوا وەڵام بیکەینەوە بەڵێ بەڵێ ان شاء الله بیکەرە کاک عامر دوا وەڵام نازانم شەوانی تر بەرنامەکە و بینیەوە یان ئێمە زۆر جار فانۆسەکە شەکڕینەوەڵین ئێمە ئەوە نەتێینی ئەگەر تۆ نایکەیتەوە باشە بەڵام دیارە کاک عامر لەگەڵ براکەی پێی خۆشە فانۆسەکە بکاتەوە بەختی خۆی تاقیکاتەوە تاوا دوا وەڵام بەڵێ تاو بۆ کاک عامر لە بناری بەمەوە زۆر بەداخەوە کاک عامر بەداخەوە سەفەر دیناری تێدا بوو زۆر سپاس ئەگەر بن لێم بکڕیتایەتەوە دڵنیا بە 75,000 هەر پێ ئێدام فانۆس دوورمەکەەوەنەوە خۆشەویستان تەنها لە کۆمنت لە پیجی کورسات بنووسن فانۆسی ڕەمەزان بۆی سبەی شەو خەڵاتی تایبەتی بڕگەی سۆشال میدیامان وەربگرن زۆرترین کۆمنت شانسیەوەی بێت کە بتوانێت بەشدار بێت لە تیر و پشکەکەیە بیریشتان نەچێ ئەگەر شێریش بکەنەوەتە شێری ڤیدۆکە بکەن بۆی هاوڕێیانتان ببینن شانسان زیاترە بێت لەگەڵمان بمێننەوە وچانێکی کورد دۆرەگرینەوە گەڕێنەوە لاتەن گەڕینەوە وڵاتان خۆشەویستان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و لەگەڵتان بەردەوامی بۆ وەرگرتنی پەیوەندیەکان تەنها مۆبایلەکەت بگرە بەدەستەوە چۆرە فەیسبوک پیجی کورسات هەڵبژێرە ئەوە هاوڕێیانم لە پشتی کامێرە مۆبایلەکانم گرتۆ بەدەستیانەوە ئادێ بچن کۆمنت بنووسن هاوڕێیان بەشکو چانسیەوەشی تابێت زۆرترین کۆمنت بەڵێ ئەوە هاوڕێیانم ئەڵەجا خەڵاتەکەمان نەیتێ بۆ ناتانەمێ کۆمنتی زۆر بنووسن سیستەمەکە وایە ئەوەی کە کۆمنت زۆر بنووسێ خۆی چێتنەوە سیستەمەکەەوە و یەکێک هەڵەبژێرێ و بۆنە لەبەرەوە هەر کەسێک بتوانێت زۆرترین کۆمنت بنووسێت ئەوە چانسیەوە بێ کە سپیشە و خەڵاتێکی تایبەت و گرانبەها پێشکەشی بێت جارە پێتان ناڵم خەڵاتەکە چێت تا کۆتایی بەرنامەکە کۆتایی بەرنامەکە ئاشکرایەکەم چێ بەڵام خەڵاتێکی گرانبەهایە ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە پەیوەندیەکان دەست بکەن بە وەرگرتنی و بۆی بتوانین فانۆس بکەینەوە کاک علی کەمالمان لەگەڵای لە سلێمانەوە کاک علی شەو باش باش کاگاریشان چۆنی قوربان حواڵە چۆنە تۆ باشی کالیەوە ڕای خارمانم وەرگرت لەسەر بۆ بابەتی پێشجەژن و ناو ماڵ و چاکردن و ئامشانە پیا تۆزێ لەگەڵم بابەتانەیە ئەوە بزانم کەمتر سەر و سەودای هەیە تۆڵی چی پێت باشە پێشجەژنان ئاوای تر فەرش و ناو ماڵ و هەمووی لەگە ڕایوان شاکەین لایتر نایکی چیەکەین ها نایکەین چیەکەین ها کاک علی گیان لەگەڵ بەرنمەکەی باشن بە درێژایی ڕەمەزان تەماشاتان کردوین جان بەڵێ دەی لەخوا بەسێ یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە جەنابیشت چانسی خۆ تاقیکەرەوە ژمارە 8 بۆ کاک علی لە سلێمانیەوە شکو شەڵڵا تشتی تیاابێ خەڵاتی تیاابێ کارچەند ئێمە بابەتەکانمان زۆر سادە و ئاسانن کاک علی جان گیان بەرگەی پەندی پێشینان بۆ جەنابەت هاتۆتەوە باشە بەڵێ پندێک یەتە سەر شاشە و هاوڕێیانم با پندێکمان بنێ تۆ لە ماوەی سی چرکەیە پندەکەمان بۆ تەواو بکە واتە بەشێکی پندەکەیە و کە پندەکەیەتە سەر شاشە ئاگدار بە من کەوتم کات بڕوا کات ئەڕاستی چرکەتێت تۆ وەڵامم بیتەوە باشە ئەمە وێنەش نییە بڵم بەڵا ئەڵێ بۆ ڕیش چوو
مێڵیشی دانا بۆ ڕیش و چی؟ مێڵیشی دانا سمێڵیشی دانا باشە بۆ ڕیش و سمێڵی دەی تۆ زەڕێکی کەرەوە کاک عەلی مێڵیشی دانا سمێڵیشی دانا بەڵێ مەبەستەکە تەقریبی تەواوە بەڵام با وەڵامە ڕاستەکە بینین کاتمان مێنی هاوڕێیان قەیناکە با وەڵامە ڕاستەکەمان بەنی هاوڕێیانم ئەڵە بۆ ڕیش و یعنی ئەمە بۆ کەساناوتێ کاکە ئەگەر ئیشێک نایزانی خۆتی دڵمە قورتێنە جارێک ئەمە کرد جاری دومیش کە خۆتە لە قورتێنی لەم بابەتە با وەڵامەکەمان بەنێ بزانین وەڵامەکە کاک عەلی من بەڕاستە ژمارەکەم پیرۆزە بێ کاک عەلی بەڵام ئەڵێ سمێڵیشی خستە سەر بۆ ڕیش و سمێڵیشی خستە سەر باشە پیرۆزبایت لەکەم کاک عەلی سوپاس چوون کاوەی تۆ شەر کاڵێ بۆ ڕیش و سمێڵیشی دانا واتە ئەویشی دانا لابرد لەبەرەوە من بە وەڵامەکەت بەڕاستە ژمارەکەم کاک عەلی پیرۆزە تۆ بیتە براوی 5,000 پیرۆزە کاک عەلی ئەچینە قەزای خەبات کاک مەریوانمان لەگەڵایە کاک مەریوان شەو باش سڵاو لە خۆت قوربان تۆ باشی دەنگ و باست باشە هەموو شتێک لە قەزای خەبات باشە زۆر زۆر سپاس بۆ جژن ئامادەن تاو خۆتان ئامادە کردووە خوا بەزێ هەر لەش ساغ چ کاری کاک مەریوان گیان پێشمەرگەی سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ برا پێشمەرگەکانمە یاڵە کاک مەریوان بەختی خۆت تاقی کەرەوە فانۆسێک کەرەوە ژمارە 29 بۆ کاک مەریوان لە قەزای خەبات ئەەکەینەوە بزانین وەختی کاک مەریوان وەکو پێشمەرگەیەک ئەڵە چی کاک مەریوان پیرۆزت بێت تۆ بیتە براوەی یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەری کۆمپانیای ئایکی و ئەزانم ئەگەر لە قەزای خەبەت ئینتەرنێت نەبوو بەڵام ئەتوانێت کە هاتی تێرە یان کەسێکت نار خەڵاتەکەت بۆ گۆڕدرێ بۆ ئەوانەی کە دوورن و لە سیستەمی کۆمپانیای ئایکی و نین زۆر هەیە لە لاتان جان تەواو ئەوان کە پەیوەندیت پێوەکردن و هاوڕیانم پەیوەندیان پێوە کردی ئەو وەختە لە کۆمپانیا هەوڵەدەن ئەوەت بۆ بگۆڕنەوانی کە لە دەرەوەی بازنەی کاری کۆمپانیای ئایکیون زۆر زۆر سپاس کاک مەریوان بۆ پەیوەندەکەت سپاس بۆ هەڵبژاردننی بەرنامی فانۆسی ڕەمەزان و بینەربوونتان خۆشەویستان لە فەیسبوک ئەمە لایڤەکەیە کای بینن ئەمە لایڤەکەیە خۆمە بینمەوە لێرەیە لێرە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان و زۆرترین جار بنووسن فانۆسی ڕەمەزان جارێ دوان سیان چوار پێنج سا 1000 چەندت پێ نووسێ شێری ڤیدۆکەش بکەن تا سبەی شەو سەعات 6 کۆمنت وەرەگیری تا سبەی نییە کە سەعات 6 ئێوارەیە تۆ ئۆتوانی کۆمنت بکەیت کۆمنت بەردامە لە دوای سەعات 6 دەست دەکەین بە ئەوەی کە بزانین چێ زۆرترین کۆمنتی هەڵبژاردووە سیستەمێکی ئۆنلاینە ئەوەی زۆرترین کۆمنتی هەڵبژاردووی خاتە نێو پرۆگرامەکەەوە و یەکیکان هەڵەبژێرێ و ئەبێتە براوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامە اینجا بچینەوە لای وەرگرتنی پەیوەندیەکانمان کێمان لەگەڵ بوو چاوان لە چەمچەماڵەوە چاوان خان شەو باش ئەم کاتت باش زۆر سپاس چاوان خان یەکەم شەوتە بەڵم خۆشحاڵین چاوان خان لەگەڵ کێ تەماشامانەکەن وەڵا لەگەڵ دایکموانە دای سلااومانێ ئەم جەژنە نەورۆز و جەژنی ڕەمەزان پێکەوەن بۆ ئەم جەژنە جلی کوردیتان کردووە ئاتا زیاتر بەلای جلی کوردیا ئەوە زۆر بابەتێکی دڵخۆشکەرە بەڕاستی ئەم ساڵ کە هەم نەورۆز و هەم جەژنی نەورۆز هەم جەژنی قوربان بەیەکەوەیە و جوانترە هەموو کەس ینی ئەمڕۆ لە بازار هەمووی ڕووی کرد بۆ جلی کوردی بەڕاستی هەر لە جەژنا بن چاوان خان لە چەمچەماڵەوە فانۆسێک کەرەوە و بابزانین بەختی جەناب دەڵێکی با ژمارە بێت ژمارە دە کراوەتەوە خات و چاوان 11 کراونەتەوە ئەی چواردە بەڵێ ژمارە 14 هەیە ژمارە 14 بۆ چاوان لە چەمچەماڵ دەکەینەوە و زانین ئەڵێ چی ئەڵێ خات و چاوان لە چەمچەماڵەوە چی تیا خات و چاوان بەڕای چۆن بەڵێ بە مەزەندەی تۆ چی تایە ئەم فانۆسە وەڵا نازانم نازانی
حەزەکەی چی بۆ دەرچێ ناوە. سەیری بەرنامەکە و کردو شەوانی تر وایە بەڵێ هەستەکرد چی بۆ دەرچێ وەڵا ئیتر موبایل لێ شتێک دێت لە مۆبایل گەورەتر بۆ جەنابەت دەرچووە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ ئیتر بای 400,000 بە بەهای 400,000 با بینەرەکانمان بە حاڵەت تێنەگەن چکە چەند بینەرێکێک کە پەیوەندیان کردوڵە 400,000 دینارم بە بەهای 400,000 دینار تۆ ئۆتوانی کاری تەختە لە لای ئەم کۆمپانیایە بکەیت بۆی بزانی سەرکەوتوو بیت خات و چاوان پیرۆزە بە بەهای 400,000 بچنە بلاکوت ئەوان خۆیان پەیوەندیتان پێواکەن یەک ڕوونکردنەوەی تریش بم بۆ هاوڕێیانمان لەبەرەوەی کارەکانیان کاری تەختەیە و ئەم مانگەش ماشەڵڵا چەندین خەڵاتی تایبەتی بلاگوت دەرچووە لەبەرەوە یەک پەیوەندیەکەن یەکێک دیزاینەر ئەنێر نەماڵەکەتان چیتانەوێ بە بەهای 400,000 بۆتان دروستەکەن ئەوانی کە خەڵاتیان بۆ دەرچووە بەڵێنە و هیچ خەڵاتێک نافەوتێ ئەگەر پاشی جێژنیش تەلەفۆنتان بۆ کرابێ خەڵاتەکانتان نافەوتێ دوو دڵ بن لەو دوو دڵ مەبن لەو بابەتە دەسەکەین بە وەرگرتنی پەیوەندەکانمان خۆشەویستان پەیوەندێکی تر زانین کێمان لەگەڵایە کاک جەلال لە هەڵەبجەی شەیدەوە کاک جەلال چۆنی بە قوربان باشی سلامەتی ئێمە باشی نەگەریەوە باش بن زۆر سپاس کاک جەلال لەگەڵ ڕەمەزان و ئیتر پێشوازیکردن لە جەژن و بازاڕیکردن و ئەمانەیە چۆنی الحەمدولله لەخوا باشم لەخوا بەزاوی یاخوا باش بن لەگەڵ کێ تەماشامان دەکەن کاک جەلال وڵا لەگەڵ ماڵەوە لەگەڵ ماڵەوە سڵاومان بۆیان هەیە هەموویانەوەی کە دانیشتون سەیرمان دەکەن سلامەتی کاک جەلال یەڵا بەختی تۆ لەگەڵ ژمارە چەنایە ژمارە 16 ئەگەر مابێت ژمارە 16 ماوە و بۆ کاک جەلالی ئەەکەینەوە لە هەڵەبجەی شەهید بەشکو ئیشەڵا بۆ ئەویش هەڵاتێکی تایبەت و گرانبەهای تێدا بێت کاک جەلال کێ دانیشتون سەیرمانەکەن وڵا هەر ماڵەوەی ناڵێم خۆمە خێزان و ماڵەکان باش ئەم خەڵاتە پێشکەشی خێزانت و ئەگەر خانمە هەیە لە ماڵەوە یا خۆشت بێگومان خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرایە لە شاری سلێمانی کە هەموو بابەتەکانیان براندن ماتە مارکەن باشە تۆ توانی بچیتە ئەوێ خەڵاتی ئەوان وەربگری پیرۆزت بێ هیچ یەکسەر لۆگۆی ئەوانە دۆزیەوە و لە فانۆسی ژمارە 16 پیرۆزە بێ کاکە جەلالیچان لە هەڵەبجەی شەیدەوە ئەچینە لای پەیوەندیەکی تر سیلان خات و شیلان بە سێ گەیشتە لە خات و شیلان چۆنی بە قوربان ئێمە باشین خات و شیلان جەنابەت لە سلێمانیەوە دەی سڵاومان هەیە خات و شیلان تۆ پێمان بڵێ وەزع چۆن بوو لەگەڵ ڕەمەزانە باش هێناوتە باش دەو هێناوە خات و شیلان یەک شتم بۆ بکە یەک شتم بۆ بکە سپاس دەکەم دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکە لە ڕێی مۆبایلەکەەوە با جۆمان لە یەکتری بێ باشە خات و شیلان من دەنگی مۆبایلەکەم نەوت دا باش شیلان خان خێرا فانۆسێکمان بۆ بکەرەوە خێرا ژمارە سی ژمارە سی بۆ خاتوو شیلان ئەەکەمەوە بزانم چی تێدایە ئەڵێ وەحدەم پێ نەماوەجا ئەڵای خات و شیلان شانسی خۆ بیگۆڕم بۆی با بیگۆڕم فانۆسێکی تر کەرەوە قەی ناکەدەیەوە هاوکاری تەکەم لەبەروی ئەویش خراپ 25 ماوە ژمارە 25 بۆ ئەەکەمەوە ئەمە دوا فانۆسی تر ئەگەرەوە بوو گلەیم لەمەکە پندێکی پێشینان خێرا هاوڕێیانم پندێکی پێشینانمان بنی خێرا هاوڕێیانم پندێکی پێشینانمان بەری باشە زانین لەندە پێشینانەکە ئەڵێ چی تۆ خێرا بۆمان تاو بکە باشە بەداخەوە خات و شیلان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ویستم تۆزە خێراکەم ها وحدەی هێنەما و خەڵاتیش بەرێتەوە بەڵام دووادارم توانە شەوانی تر پەیوەندیمان پێ بکە خۆشویستان کۆمنت بنووسن تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان لە فەیسبوک یان شەیری ڤیدۆکە بکەن تا سبەی شەو سەعات 6 خەڵاتێکی گرانبەها چاوەڕێتان نەکات
دوور مەکەونەوە وشانێکی کورد وەرەگرینەوە گەڕێنەوە لاتان. لەگەڵتان بەردەوامین هاتین وڵاتان چەند پەیوەندیی خێرا وەرەگرین کیمانمان لەگەڵە لە بەردەڕەشەوە کیمان تەواوە بناوە کیمان السلام عليكم. عەلەیکە سەلام کیمان خان باشی کیمان یعنی چی بە خێرایی پێم بڵێ کیمان یعنی چی كيمان يعني قولوا بلنديمان وكيمان يعني قولوا تيا وأفسة. وەڵی تێنەگەیشت یعنی چی قولوا جيا وأفسة. گوڵ و گیا ئەوە کیمان خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە لە بەردەڕەشەوە وایە بله. یاڵە فانۆسێک بکەرەوە از بجم يان 24 يان 14. یان 24 یان 14 کامیان هەڵبژێرین بله. تۆ توانی بەبادینی بەخەفە مشکلە نییە سۆرمانجی مەکە ینی سۆرانی هەر بەبادینی باخ. بله. ژمارە چەند بی 14. 14 کراوەتەوە قبل 24 بدم. 24 یاڵە بله. ژمارە 24 بۆ کیمان لە بەردەڕەشەوەکەینەوە ژمارە 24 ئەڵێ پندێکی پێشینانە تۆ بەمان تەواو کە باشە یاڵە بله. خات و کیمان پندێک پێشینان قسەی باو باپیرانمان هەیە لە کوردەواریە زۆر ئەمانە بەکارێت تۆ توانی تەواویکی بمان هاوڕێیانمان بە خێرایی پندێکمان بنێ بزانین پندەکەی خات و کیمان لە بەردەڕەشەوە ئەڵێ چی بله بلا بسير بيتا ساشوشي. بابێت نەشێتە سەر شاشە من بە خێرایی لێرە پێت دڵم باشە ئەڵێ ئاسنی سارد بۆ شایی نابێت ئاسنی سارد بۆ شایی نابێت ئەوە بە یەکشم بۆ ئیزافە کردی ئاسنی سارد بەچی نابێت آسنی سار بچی نابێت ئاسنی سارد هەن لە کوردەواریە پەندە بۆ قسە کوتان نرم نابێت. بە کوتان نەرم نابێت بله. بە کوتان نەرم نابێت با وەڵامە ڕاستەکە بینیم زین وایە با وەڵامە ڕاستەکە ئەو ئەڵێ خاتوکیمان ئەڵێ ئاسنی سارد بە کوتان نەرم نابێت بەڵام پەندا وەڵامە ڕاستەکاڵێ ئاسنی سارد بە فوو گەرم نابێت بەداخەوە خاتوکیمیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندەتم چماڵەوە وەرەگرین بەڵام پێشەوەی پەیوەند وەرەگرین پەیوەند خان سڵاو لێ بێ و شەو باش یا کاک پەیوەند کامیانە کاک پەیوەندجانە و ئەو ناوە بە هەردوو ڕێگە زەبێ بمان بورن جاجار کاک پەیوەندجان شەوت باش بێت چۆنی بە قوربان یاخوا باش بی کاک پەیوەند یەک لەحزە لە سەر هێڵ بمێنەرەوە کەمێکی تر بەرنامەی شەوانی ڕەمەزان دەست پێکە هونەرمەندێکی ئازیزمان لەگەڵایە خاتو ژولیا حسێن کچێکی شۆخشۆنگ و دەنگ ناسک ئەم شەو میوانی بەرنامەکە جا پێم خۆشە بێتە فانۆس بۆی هاوکاری بکە باشە کاک پەیوەند ماوی ژولیا خان فەرموو کاک پەیوەند خاتو ژولیا حسێن و هونەرمەند ئەم شەو میوانی شەوانی ڕەمەزانە هات میوانی فانۆسیشە ژولیا خان بەخێر بێت زۆر بەخێر بێت شەوت باش بێت چۆنی بە قوربان بەخێر بێت وەرە کاک پەیوەندمان لەگەڵا لە چمچەماڵەوە با فانۆسێکمان بۆ بکاتەوە تۆ هاوکاری بکە باشە یاڵە کاک پەیوەند فانۆسێکمان بۆ بکەرەوە ڕقم 5 یان 3 5 فانۆسی ژمارە 5 بۆ کاک پەیوەند ئەمەکەینەوە باشە جارێ هیچ ناڵێن باشە تۆ توانی لی بکڕیتەوە خات و ژولیا دانیشە بە دڵی خۆت ئەو فانۆسە بە چەند ئەکڕیتەوە تەبەن کاک پەیوەند با من ڕوونکردنەوەیەکە بەمێ تۆ نەختینە و بواتۆ واتە کاش بڕێک پارە لەنا ئەم فانۆسەیە هەیە ژولیا خان ئەتوانی بۆ نەیتە بڕە پارێکی بیت 25 بە دڵی خۆت پارێک بە بەوە بزانین کاک پەیوەند پێمانە فرۆشێتەوەم فانۆسە ئەو کاتە من زەرەر ناکەم قەی ناکە بایمە زەرەرکەین مشکلەمانیان ئەو قازانجکەم مشکل ئەو قازانجکەمە هەر قازانجمانە قەینە من بە 75 کڕمەوە بە 75,000 کاک پەیوەند
باڵێ فەرمو کاک پەیوەند جولیا خان ئەم فانۆسە جەنابەت بڕەپارەیەکت بۆ دەرچووە جولیا خان نەڵە من بە 75,000 ئەیکڕمەوە ئەیفرۆشی سپاسی جولیاخانەکەی ئەیفرۆشم پێی جان سپاسەکەی ئەیفرۆشم پێی ئەیفرۆشی تەواو پیرۆزە بێ کاکە پەیوەندیان زۆر زۆر سپاس خات و ژیلات خوا بۆی بکەرەوە بزانە چەنی تیا باشە 0 دینار 0 دینار کاک پەیوەند قەینا ئەو کەوتیش جولیا خان تەواوی ترتە هەستەوە لە بەس کاتی معاملەتدانیش باش نەمزانیم جولیا خان چی ئامادەیە کەمێکی تر لە بەرنامەکەیە هەر خۆشم لەگەڵ تا هەلێ ڕۆڕێک بارگە و بنا گوازمە بۆ ئۆبەر دەی زۆر بەرهەمی تایبەت پرۆفی باشتان کردووە بێکمان بەرهەمی تایبەتمان ئامادەیە ئێوەش بینەرمان بن ئەم شۆتان بۆ ڕازاوە و جوانەکەین و بە هیواین بەرهەمەکانتان بەدڵ بێ قەرار بوو خاتوێن خوشیش لەگەڵ تاتوانی فێڵی لێکرد فێڵی لێکرد خۆی نەخۆش خستۆ چۆن خۆی سەرما کردو شۆ لێ لێ کەمێک تر لە بەرنامەی شەوانی ڕەمەزان لەگەڵ خات و جولی حسێن لەگەڵتان بەردەوامە بین دوورمەکەونەوە شاشی کورسات بەجێمەیەڵن کۆمنت بنووسن لە فەیسبوک تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان بۆی سبەی شۆخەڵات بەرنەوە هاوڕێیانم لە سوشیال میدیا پێمەڵەن سەیران حەکیم پێرێ زۆرترین کۆمنتی کردووە پێرێ زۆرترین کۆمنتی کردەوە لەبەری دوێنێشەوە بەرنامەمان نەبوو مۆبایلێکی زیرەک پیرۆزی جەنابیان بێ ئەو بۆ براوەی خەڵاتی سوشیال میدیامان تا سبەی شەو لە بەرنامی فانۆسی ڕەمەزان پێتانەگەینەوە هەر شاد بن کەمێک تری لە شەوانی ڕەمەزان پێتانەگەینەوە خواتان لەگەڵ